بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵقەیەکی تری بەرنامەی خەڵوەت بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەم جاریش هەر لە چوارچێوەی عیرفان و تەسەوفدا دەسوڕێینەوە و باز لە عیرفان و تەسەوف دەکەین و باز لە کاریگەری یا پەیوەندی نێوان عیرفان لەلایەک بە ئەدەبیاتی ئێمەوە لە ڕابردوودا بۆچی لە ئێستادا ناکرێ یا نەمان بیستووە و نەمانتوانیوە شاعیرەکانمان بەرهەمی عیرفانی یا شیعری عیرفانی پێشکەش بە کۆمەڵگەکەی خۆیان بکەنەوە یا ئەو جیاوازیە چی بووە بە بەراورد بە شاعیرانی ڕابردوو کە پێیان دەگوترێت شاعیرانی کلاسیک بۆچی لە ئێستادا بەرهەمی عیرفانیمان لە نێو شیعر و ئەدەبیاتدا کەمترە. بۆ ئەمەڵقەی بەرنامەکەم میوانداری زۆر بەڕێز مامۆستا لەهۆن قادر پسپۆڕی بواری ئەدەبم کردووە. مامۆستایان زۆر بەخێر سپاس بۆ ئامادەبوون. یاخوا بەخێر بێ سەرچاو مامۆستایان. سەرەتا کە باز لە عیرفانەکەین دەبێ بزانین عیرفان چییە، چەمکی عیرفان چۆن پێناسەکرێ بەتایبەت کە هەر کەسە ئەگونجێ دید و سەرنجی خۆی لەسەر عیرفان جیاواز بێت. با بزانم دید و سەرنجی جەنابتان بۆ عیرفان چییە؟ بێگومان بۆ ئەوەی ئێمە بتوانین هەر بابەتێک مافی خۆی بینێ و زانستیانە قسەی لەسەر بکەین، زانستیانە بە مانای میتۆدیانە قسەی لەسەر بکەین، پێویستە ئەو چەمکانەی کە قسەیان لەسەرەکەین پێناسیان بۆ بکەین و پێناسەش بریتی نییە لەوەی کە ڕای من چییە لەسەر چەمکێک ڕای بەڕێزت یا ڕای هەر بەڕێزێکی تر چییە، بەڵکو ئێمە ستانداردێکمان هەیە، جۆرێک لە ئینسایکلۆپیدیایەکمان هەیە کە چەمکەکانمان پێ ئەناسێنێ، ئەوە وامان لێکە کە ئێمە لە دید و شوناسی خۆمانەوە پێناسە نەکەین، چونکە هەر کاتێک کە باس کراوتی لە دیدی منەوە ئەوە بەلاهێنی کەمەوتانین بڵێن قسێکی نازانستیە. بۆیە عیرفان زۆر بە کورتی بۆ ئەوەی بینەرانی عزیزیش تەفاعول بکەن لەگەڵ بابەتەکان لەگەڵمانە بریتیە لە ڕێبازێک بۆ خودناسی و خواناسی، ڕێبازێکە بۆ خودناسی ئینسان خۆی ئەناسێ و خوا ئەناسێ لەو منتەڵەقەوە لەو ڕوانگەوە کە ئینسان هەنگاوی یەکەمی خواناسی بریتیە لە خۆناسین و خواناسینیش هیچ نییە جگە لە خۆناسین و خۆناسینیش جارێکی تر هیچ نییە جگە لە خواناسین. بە دیوێکی ترە ڕاوەیەکی تری بۆ ئەکرێ بەوەی کە عارفەکان قەناعەتیان وایە ئەم جیهانە ئەم بوونەوەرە نموزەجێکی بچووکی چۆن ئێمە هەمومان لەسەم جەستەی کە پێکەوە دانیشتوین، من ئەمە جەستەیە کە کڕۆمۆسۆمێکی من نوێنەرایەتی هەموو مۆسەفاتەکانی جەستەی منەکە، بەڵام لە ئاستێکی بچووکترا خانەیەکی من هەموو مۆسەفاتێکی منی تەیە بەڵام لە ئاستێکی بچووکترا. عارفەکان پێیان وایە تەمان ئەوان باسی خان هەناکەن، عارفەکان پێیان وایە کە دەرونی ئینسان ئەم بوونەوەرەیە بەڵام بە فۆرمێکی بچووکتر بە شێوازێکی گەورەتر کە قەناعەتیان وایە گەر ئینسان توانی خۆی بناسێ ئەو خۆناسینە بریتی نییە لە گۆشەیەکە دانیشیت و خەرگی تەئەمولات و ئەوانە بی نەخێر، بریتیە لە بە معنای معریفە، بریتیە لە خۆناسین کە ئەمە هەنگاوە سەرەتایەکانە و ئەمە هەنگاوە کۆتایەکانیشە بۆ خواناسی و ئەو بابەتە. بۆیە بریتیە لە خودناسی و خۆناسی، ڕێبازەکە بۆ خۆناسی خواناسی. ئەنی زۆربەی زۆری عاریفەکانی شەرە فەرموون بۆ ئیمامی غەزالی فەرمێ من عەرەفە نەفسەه عەرەفەه الله، یعنی ئەوەی کە نەفسی خۆی یا خودی خۆی بناسێ ئەوە ئەتوانێ خواش بناسێ. بەڵام بۆچی عیرفان لە پێشدا کار لەسەر ناسینی خودەکە، یعنی ئەوەندەی سەرەتا ئەوێ مرۆڤ خۆی بناسێ اینجا لە ڕێوە بەرەو خواناسی و بەرەو خوا سەنتەری هەنگاو بێ، بۆچی لە پێشان مرۆڤ کراوەتە سەنتەر لە عیرفانە؟ ئەوە جۆرە کە هەندێک جار وا تەفسیرەکرێت کە جیاکردنەوە نییە لە یەکتری، یعنی ئەمە جودانین لە یەکتری، یعنی خۆناسی معریفەی خۆناسی جیانی لە معریفەی خواناسی و معریفەی خواناسی تەزاد نییە لەگەڵ معریفەی خودناسیە. بیرمان نەچێ ئەمە تەنیا لە عیرفانەوە نییە، لە فەلسەفەشە، ینی بەو جۆرە ئەکادیمیاکەی ئەرەستۆ، ئەکادیمیاکەی سوقرات، ئەکادیمیاکەی ئەفلەتۆن ئەمە عنوانەکەی بوو خۆت بناسە، ئەمە عنوانی سەردیواری ئەکادیمیاکەی فەیلسوفەکانی 400 پێش زاینی یۆنان بوو، عنوانی ئەم ئەکادیمیایە بریتی بوو لەوەی کە خۆت بناسە. زۆر باشە مامۆستا، جیاوازی نێوان عیرفان و تەسەوف چییە؟ خەڵکێک پێی وایە
وەکۆ دوو ڕوو یەک دراون هەر یەکشتن بەڵام هەندێکیش پێیان وایە کە ئەمە جیاوازی لە نێوانیانەیە با بزانم ئایا عیرفان و تەسەوف جیاوازی لە نێوانیانە هەیە یان بوونە هەر یەکشتن و تەواوکەری یەک ئامانجن بەڕای جەنابتان عیرفان و تەسەوف چین ئایا جیاوازی لە نێوانیانە هەیە؟ طبعا ڕاست زۆرە لەسەرەوە ئێمە ئێستا بینەرانی ئازیز سەرقاڵ ناکەین بەو ڕایانەی کە هەندێک خەڵکی پسپۆر و ئەکادیمی لەو بوارە پێشکەشیەکە بەڵام ڕایەکیان کە زیاتر تەفەهومەکرێ بریتە لەوەی کە عیرفان ڕوە نەزەریەکەیە بەڵام تەسەوف ڕوە سلوکیەکەی ڕەفتاریەکەیە عیرفان دیوە نەزەریەکەی معریفەی عیرفانیە و تەسەوف بریتە لەو هەنگاوە سلوکیانەی کە لە ڕێبازی ئەخلاقی متەسەوفە ئەیگرێتە بەر بۆ گەیشتن بە پلەی بەڵاوەتە ڕەوشێکی پەروەردەیە کە ئەیگیرێتە بەر بیرمان نەچێ عیرفان تەنیا تایبەت نییە بە ئیسلام بەڵکو لە پێش ئیسلامە هەیە عیرفانی حتا عیرفانی پێش ئاینە ئاسمانیەکانمان هەیە عیرفانی جومان هەیە عیرفانی کریسیان واتە مەسیحیمان هەیە عیرفانی ئیسلامیمان هەیە وە ناو عیرفانی ئیسلامیشە فۆرمی جیاجیای عیرفانیمان هەیە ئەوە دوایەگەر کات بوو لە یەکێک لە پرسیارەکان ئەگەر هاتە پێشەوە وەڵامی عینەوە فۆرمی جیاجیای عیرفانیمان هەیە بێگومان لە ناو کوردستانی ئێمەشا و لەم ناوچێشە لە بوعدە عملیەکەی لە ڕێچکە عملیەکەیە تەسەوفمان هەیە کە ئەویش خۆی بۆ خۆی جارێکی تر مەسەرەن بۆ نمونە لە کوردستانە لە ئاستە شعبیەکە چکە دواتر عیرفانی تیۆریمان هەیە عیرفانی ترسمان هەیە واتە ترس لەخوا عیرفانی عشقیمان هەیە عیرفانی شعبیمان هەیە میلیمان هەیە لە عیرفانە میلیەکە لێرە ئیتر ئەوە بێتە ئەو ڕێبازانەی کە دواتر بەداخەوە بەرەو سەرە و لێژبوونەوە ئەڕوا وە ئەم مۆدێلانەی ئەخیری کە ئێمە لە ڕێبازە متەسەوفەکانی لای خۆمانە ئەیبینین کە جاران پیاوی زۆر گەورەی ئینتاچ کردو بەڵام ئێستا فۆرمێکی تری وەرگرتووە بۆ بە شێوازێکی تر. زۆر باش مامۆستا ئەو فۆرمە جیاوازانەی عیرفان کە باسییانەکەی لە ناو بازنەی ئیسلامدا کۆمەڵێ فۆرممان هەیە لە دەرەوەی بازنەی ئیسلامە و تەنانەت پێش ئاینە ئاسمانیەکانیش ئایا هەموو ئەم فۆرمە جیاوازانە یەک ئامانجیان هەبووە یان بۆنە ئەگونجێ هەر یەکێک لەم فۆرمانە ئامانج و ویستی سربەخۆ یان بۆنە جیاوازی لەگەڵەوی دیکەیە هەبوو بێ ئەگەر ئامانج بەوە بپێورێ کە بریتە لە بیرکردنەوە ئەوە ئەکرێ بوتر هەمویان یەک ئامانجیان هەیە بەڵام لە ڕاستیە ئەبێ بیسەری ئێمە خەڵکی ئێمە ئەو کەسەی کە خەمی معریفەتی و خەمی بە دوای گەیشتن بە حقیقەتە ئەگەڕێ بزانێت کە ئێمە لە مێژووی 1400 ساڵەی ئیسلامە ئێمە فۆرمێکی ئیسلاممان نییە ئەوە بەداخەوە ئەوە جۆرە لە تەوزیفی سیاسیە هەندێک جار هەندێک خەڵک لە مەقطعەکە ئەڵێ ئیسلامیەک ئیسلامە و ئەو چەمکانەی تر و ئاوەڵ ناوانەی تر کە دێتە پاڵ ئیسلام قبوڵمانی ئەوە شعارات و مزایداتی سیاسیەکی وەقتیەوەیکی تر نیە ئێمە بەواقع واقعی مێژووی پێمانەڵەیەکە واقعی ئێستاش و واقعی مێژوویش پێمانەڵەکە فۆرمی جیاجیا هەیە بۆ ئیسلام و ئیسلامێکێک لە دیوە جوانەکانی بریتە لەوەی کە ئەم هەموو فۆرمانەی ئینتاج کردووە و ئەمە باز لەوە نیە تەناقوزی هەبێ لەگەڵ ئەسڵێکا و ینی نەخێر ئەو کاتەی کە دەقی ئاەتی قورآانی تەنزیلە بێ بۆ سەر عالمی واقعی بەشەر تەفسیراتی جیاجیایی بۆ ئەکرێ کەواتەی تر لێرە فۆرمی جیاجیات هەیە بۆ ئیسلام یعنی لە سەرەتای ئیسلامەوە کاتێکە ژیان سادەیە پێغەمبەر خۆی وجودی هەیە لە ناو مجتەمەعی ئیسلامیە خەڵکی ئەو کاتە پرسیاری ڕۆژانەی سادەی هەیە و پێغەمبەر ڕاستەوخۆوە وحی ڕاستەوخۆ وەڵامیان نەداتەوە بەڵام دواتر کە فتنەی گەورە لە ناو مجتەمەعی ئیسلامیە پیا بێ بە تایبەتی لە دوای کوشتنی عوسمانەوە و کێشەی عەلی و مەعاویە و کامانە هەموو کێشانێکی زیاتر دیوە سیاسیەکە زاڵە بەسەریا لە ڕووی فکریەوە کۆمەڵێک پرسیاری گەورە دێتە پێشەوە ئەم پرسیارە گەورانە ڕێبازی بیرکردنەوەی جیاجیا لەگەڵ خۆیان ئەهێنێ یەکەمین دوو ڕێباز کە دروسە بێ بریتە لە حەنابلە کە دیوە تەفسیری ظاهری قورئان وەرەگرێ و ڕەفزی ئەوی ترەکات دیوەکەی تری بریتە لە معتەزیلە کە لەگەڵ هەرمۆنتیکا لەگەڵ تەئویلە تەعاملەکە ئەم دوانە زۆر
دژایەتیەکەکەن مەسەڵەن بۆ نمونە لە سەردەمی سێ خەلیفە معتەزیلەکان دەسەڵاتدار بوون بە توندی دژایەتی ئەوانی تریان کردووە دواتر حەنابیلەکانیش بە هەمان شێوە هەتا ئەمڕۆشی لەگەڵا بێ ڕەفزی هەموو ڕائێکی ترەکەن و تەکفیریەکەن دواتر بمبورە لەوانەیانی درێژە بکێشە بۆ بەڵام زەرورە ئەم زمینە تیۆریە زەرورە بۆ ئەوەی جەنابەت و بەڕێزان هەموو لە یەکمان تێبگەین ئەمە لەکوێوە دێت ئەمە لەکوێوە دێت دواتر لەم خلاف لەم چێشمە کێشانە ماتریدیە دروسە بێ ئەشعریە دروسە بێ ئەشعریە کۆکتێلێکە لە معتەزیلە و لە حەنابیلە و لە هەموو ئەمانە کە دەسەڵاتی سیاسیە و کاتەی دوای ئەمین و مەئمون و متەوەکیل کە پێشتر معتەزیلەیان تەبەنی کردووە و بۆ دژایەتیکردنی شیعە تەبعاً ئەشعریە هەمووی ئەخەنە ژێر چەترێکەوە یەکێک لەو تەیارانەی کە لەو ڕۆژگارە وەکو ڕەتفعلی ڕووداوە سیاسیەکان و ئەو هەڵپەیی کە بە دوای سیاسەتە بۆ دروستەوێت بریتە لە تەیاری عرفانی بریتە لە مۆدێلاتی عرفانی کە لە مۆدێلە سەرەتایەکانیە لە مۆدێلی ئیبراهیمی کوڕێت هەموو دواتر ڕابعی عەدەوی و کە عرفانی عشقی دروستە بێ یەکەم جار مەسەلەن بۆ نمونە ئیمامی غەزالی تەمەن لە مەرحەلەی دووەمی حیاتی عرفانە بەڵام عرفانێکی تەخویفیە عرفانێکە ترسە لەخوا بەڵام مۆدێلی ڕابعی عەدەوی کە دواتر تەنزیرەکەی و فراوانکردنەکەی لای مەولانای ڕۆمیە عرفانی عشقیە عرفانی عشقیە کە ئەدەبیات لێرەوە لەدایکە بێ ئەدەبیاتی شەرق و ئەدەبیاتی کوردی ئێمە لە ناو ئەم بۆتەیە لە ناو ئەم سندوقا کە پێی ئەوترێ عرفانی عشقی لەدایکە بێ بەڵام وەکوتم عرفانی نەزەریمانەیە کە ابن عەرەبی ڕەمزیەتی با بڵێن و خەڵکانێکی تریش بەڵام دواتر عرفان لە ئاسی نوخبا نامێنێ دێتە ئاستێکی شەعبەوی میلی واتە بێتە شتێکی ئەوەی کە عامی خەڵک کۆمەڵک گروپ دروستکە و بە ناوی متەسەوفەوە و کۆمەڵک ڕابەری گەورە کاری گەوریان کردو لەوەی کە مەسەڵەن کۆمەلگا بەڕێوە برن لە ڕێ ئەم ڕێبازە متەسەوفانەوە کە ناوی تەریقەت بووە مەسەڵەن لە کوردستانی خۆمانە مەولانای نەقشبەندیە کاک ئەحمەدی شێخە بەڵام دواتر ئەمە بەداخەوە بەرەو سەرە و لێژبوونەوە ڕابەوەی کە لە ئامانجە استراتیجیەکانی کەم پیاوە گەورانەدایان ناوە لا ئەدا بە بارێکی تری زۆر شعبەوی و تەنانەت بەرەو ئاستی جۆرەك لە ئەتوانم بڵێ داگەڕانی عیرفان و تەسەوف بۆ ئاستە شعبەویەکەی زەرەری لە ئامانجیان بۆ من حەقیقەتی عیرفانەکەداوە بێگومان ئێمە کە شانازیەکەین بەوەی کە ئەو ئەدەبیاتەی کە هەیە ئەو ئەدەبیاتە زادەی مۆدێلە عیرفانی شعبەویەکە نییە زادەی مۆدێلە عیرفانە عشقەکەیە مەولانە مەحوی هەموو ئەم شاعرانەی کە هەمانە یعنی ئەوانەی کە هەیە یعنی ئەگەر شەرق شتێکی هەبێ بۆ غەرب ئەگەر شەرق شتێکی هەبێ بۆ غەرب من وازان بەزە شتەی هەیە خۆزگە ئەگەر کەسێک وەڵامیدامەوە بیوتە نەخێر اشتیبات فەرموشتی تریژەیە ئەگەر شەرق شتێکی هەبێ بۆ غەرب بە تایبەتی لە سەردەمی ڕۆمانسیەتە ئەدەبیاتی غەربی ئەدیبانی غەربی وەکو سەرچاوەیە گەڕابنەوە یاخودی سفادیان کردبێ لە ئەدەبیاتی شەرق بدریتێ لە ئەدەبیاتی عرفانی ئەدەبیاتی عرفانی لە دایکبووی زادەی عرفانی عشقیە عرفانی عشقیانێ گەر ئێمە لە کوردستانە عرفانی عشقی نەبوایە عرفانی عشقی نەبووە مەحویمان نەبوو مەولەویمان نەبوو هیچ کام لەم شاعرە گەورانەمان نەبوو زۆر باشە لە وەڵامی پێشوودا قسەیەک فەرموو کە عیرفان لە ڕابردوودا ئینتاجی پیاوی گەورەی بۆ کردوین بەڵام لە ئێستادا ئەم ئەرکەی وردەوردە لە دەستداوە ئەم قسەیە لە چیەوە سەرچاوێکتەوە بۆچی لە ڕابردوودا عیرفان مەولانا خالید و کاک ئەحمەدی شێخ و مەحوی و نالی و مەولەوی و خانای قوبادی و مەلای خانی ئەمانەی بۆ بەرهەمهێناوین بەڵام ئایا ئەمە ئێستا ئەوەیە کە ئێمە عیرفانمان خستۆتە دەرەوەی سنووری بیرکردنەوە و ئامانجی خۆمانەوە کە پیاوی وامان بۆ بەرەم نایێنێتەوە یان پەیوەندی بە چیەوە هەیە هیچ شتێک لە بۆشاییەوە نایەت زمینەیەک هەیە ئینتاجێکی لێ دروستە بێ زمینەیەک هەیە ئەرزێکی باش معلومە ئێستا تۆ بڕە لە جوتیارێک بپرسەڵێ ئەم ئەرزە بۆ ئەو دانەوێڵەیە باشە بۆ ئەو بابەتە باشە ئەم ئەرزی فلانە شوێن بۆ شووتی باشە ئەرزی فلانە شوێن بۆ باشە نەچین بۆ بوارە بەڵام ئێمە پێشتر وتمان لە ئیسلامە یەک فۆرم نییە ئەو زمینەیەی کە عیرفان دروستی کرد طبعا ئەمە لەناو هەموو فۆرمە ئیسلامیەکە لەناو فۆرمەکانی ئیسلامە فقهمان هەیە باشە دەسەڵاتی سیاسی مۆدێلاتی جیاجیامان هەیە اینجا مەدارسی عقیدەیمان هەیە با بڵێن معتەزیلەمان هەیە ئەشعریەمان هەیە ئەمانە مەدارسی فقهی نین ئەمانە مەدارسی ئەمانە ڕێبازی جیهانبینین عقیدەتین باشە لەولاشەوە لە ناو فقها
مەزاهیبی فقهیمان هەیە ئەوە چوار مەزهبەکە و دیسان نزیکەی هەژدە مەزهبمان هەیە ئەگەر هەڵە نەبەمیان لەو نزیکان هەیە ئەمانە هیچی خاوەنی قوڵی بیرکردنەوە نین هیچ کام لەم فۆرمانە لە ئیسلام لە فۆرمی ئیسلامیە خاوەنی بیرکردنەوەی قوڵ نین واتە خاوەنی پرسیارە قوڵەکان نین خاوەنی پرسیارە قوڵەکان نین بۆیە فقه تعامل لەگەڵ ژیانە ڕۆژانەکەی خەڵکیاکە چۆن دەستنوێژ بگرێت چۆن دەستنوێژی ئەشکێت چۆن ئەو شتانی کە ئوموری ڕۆژانەی خەڵکیە واتە پرسیارە جەوهریەکان پرسیارە قوڵەکان تەنیا فۆرمێک لەناو فۆرمەکانی ئیسلامە خۆی پێوە مەشغوڵ کردبێ و سەرقاڵی کردبێ و ئینتاجی بوو بێ عرفانە مەسەلەن ئەم پرسیە بۆ نمونە مەولەنا فەرمێ ئین چه جەهانی است کە دەڕەن نوشیدنی مەی ناڕەواست ئەمە چ جیهانێکە کە تایە خواردنەوەی مەی ناڕەوایە این چه بهشتی است که دەڕەن خوردنی گەندم خەتاست ئەی ئەمە چه بەهشتێکە کە تایە خواردنی گەنم خەتایە یعنی ئیشارەت بۆەوەی کە ئادەم یەکێک لە باسەکانەوتر ئادەم گەنمی خوارد بەڵ لە جەنەت دەرکرا لە دنیاشە شەراب حرامە لە کاتێکە لەو دنیا میسان پاداژەترێتەوە بە ئەنهارێک لە شەراب وانە مەولەنا ئەم پرسیارانەکە ینی چی یعنی چێمە لەم دنیا ئەمە حرامە لەو دنیاوە حرام ئەم پرسیارانە ئەم مەسەلەن حافظ ئەگەر چه حافظ وەکو عارفێک ناناسرێ حافظ پرسیار لەوەکە کە بۆچی ئێوە ئەوەنە ترسناک باسی گوناهەکەن ئێمەی بەشەر ئینتاجی دوو گوناهین گوناهی یەکەمیان کە گوناهی ئیبلیسەکە کردی بێفەرمانی خوای کرد گوناهی دووەمیان گوناهی ئادەمە کە لە میوە مەمنوعەکەی خوارد ئێمە ئینتاجی دوو گوناهین بۆ ئەبێ ئێمە بەم جۆرە تەسەوڕمان بۆ گوناه ئاوا بێ کە ئینسان نابێ گوناه بکە ئەم پرسیارە بمبورە ئەم پرسیارە قوڵە جەوهریانە لە ناو فۆرمە جیاوازەکانی ئیسلامە تەنیا لە ناو عیرفانە وجودیە کاتێک ئەم پرسیارە قوڵانە هەن معریفەی قوڵ ئینتاجە بێ بۆیە دەرەنجام ئەدەبیاتێکی قوڵش ئینتاجە بێ کە ئەدەبیاتی عیرفانیە ئەمڕۆواتە ڕۆژگاری ئەمڕۆ ئەو مۆدێل و فۆرمە ئیسلامیەی کە باوە دی ئەوەی کە نوێنەرایەتی ئەمڕۆ فکری ئیسلامیەکە بریتە لە سەلەفیەت بریتە لە حەنبەلیەت بەڵام بە فۆرمێکی زۆر سادەتر و کاتی خۆی حەنبەلیەت لەگەڵ عەشاعیرەکانەکە بریتە لە زاهیری لەگەڵ معتەزیلەکانە لە ململانێ بوو ئەمڕۆ ئەوەی کە چەتری باڵی کێشاوە بەسەر فکری عالەمی ئیسلامیە ئەگە ناوی بنێن فکر طبعاً مۆدێلی بیرکردنەوەی دینی بریتە لە سەلەفیەت کەواتە دەربەدەرکردنی مەولانە خالیدی نەقشبەندیش لە شاری سلێمانی هەرگەڕێتەوە بۆەوە دەربەدەرکردنی مەولانە خالید دیوێکی دەسەڵاتەکەیە دیوەکەی تری ئەو عالمانەی طریقەتەکەی ترە کە لێرە بوون ئەجینا مەسەلەن تۆ سەیری کاک ئەحمەدی شێخ بکە لە پەیوەندیە لەگەڵ فکری مەولانا و طریقەتی نەقشبەندیە من مەکتوباتی کاک ئەحمەدی شێخم تەرجەمە کردووە باشە لە پەیامەکانیە کە کاک ئەحمەدی شێخ بۆ طریقەتی قادری بەستەنیا بۆ طریقەتی قادری قسەی نەکردووە بۆ نەخشیش قسەی کردووە لە ئاستێکی گەورە بەڵام خەڵکی تر بەو جۆرە تەعاملی نەکردووە زۆر باش مامۆستا دەکرێت لەم سەردەمی هاوچەرخێدا شعری عیرفانیمان نەبێ وەکو چۆن لە ڕابردوودا مەولەویمان هەبووە مەولانە خالیدمان هەبووە مەحویمان هەبووە نالیمان هەبووە مەلای جەزیریمان هەبووە ئەحمەدی خانیمان هەبووە کامانە ئەتوانین بڵێن عارف و شاعیرێکی گەورەی میلەتەکەمان بوون بۆچی لەم سەردەمەدا ئەوە نابینرێتەوە ئایا دەکرێت لەم سەردەمە جارێکی دیکە ئەدەبیات و شعری عیرفانیمان هەبێ لە پرسیاری پێشوا عەزیز جەنابەت و بینەرانی عەزیزم کرد کە هیچ شتێک لە بۆشاییەوە نایەت زمینەیەک دروستیەکە ئەدەبیاتی عیرفانیش ئەو زمینەی ئەو پرسیارە جەوهری و گەورانەیە ئەو جۆرە بیرکردنەوەی دروستەکە دەرەنجام و ئەدەبیاتەی لەکەوێتەوە مەسەلەن کۆمونیزم دروستە بێ ئەدەبیاتی سوسیالیزم ئینتاجەکە باشە فاشیزم دروستە بێ ئەدەبیاتی فاشیزم ئینتاجەکە نەتەوەپەرستی دروستە بێ ئەدەبیاتی نەتەوەپەرستی ئینتاجەکە ئەبێ ئەو ئایدیا قوڵانەی عیرفانی نازانم ئەمە چەنە عملی و چەنە منطقیە ئینسانی ئێستا ئینسانی سەردەمی فاسفود قدرەتی ئەوەی هەیە جارێکی تر بگەڕێتەوە بۆ ئەم پرسیارانە پرسیارەکە لێرە ئەمێ ئینسانی ئێستا وەختی بیرکردنەوەی نییە عیرفان بیرکردنەوەیە
ئینسانی ئێستا بیر ناکاتەوە کاتی بیرکردنەوەی نییە بۆ ئەم سیاسیان هەمویان فاشلن لە کارەکانیانە بۆ دام و دەستگاکانی ئێمە لە ئیداراتە بۆ ئیشەکانی ئێمە لە ڕۆژانە هەمووی فاشلە لەبەرەوەی ئێمە کاتی بیرکردنەوەمان نییە ئەمە بیر ناکەینەوە ئێمە شتەکان بەڕێەکەین عرفان بریتی نییە لە بەڕێکردن عرفان بریتە لە بیرکردنەوەی قوڵ ئینسانە کات بدات بە بیرکردنەوەی قوڵ ئینسانی ئێستا ئینسانی سەردەمی فاست حتا مامۆسا لە دینداریشماندا ئەڵێ من و مەجنونیان نایە بەر مەکتەب لە بۆ فێربوونی قورئان و ئەدەب من قورئانم خوێن دەورەشم داوە ئەو هەر لە سوورەی وەللەیلا ماوە مەبەستمەوەی سەیری عاریف کە بەس لەبەری کە ناوی وەللەیلی بینیوە کە یارەکەی خۆیەتی یا معشوقی ڕاستەقینەی خۆیەتی ئیدی لە قورئانە ئەوەندە بە تەدەببور و بە تێڕامانەوە سەیری ئەم ناوەکە و لێی وردەبێتەوە ینی بەلای ئاسایی ئەگەر لە هەموو تەمەنیا تەنها تەدەببور و تێڕامان لە ئاەتێکی قورئانیشا ببینێ کاک ڕاز با من بە نمونەیەکی وازەحتر ڕوونی کەمەوە مەسەڵەن بۆ نمونە مەولانە شعری نەوتەوە وەک شاعرێک مەولانە يعني لمرحلة دوهمي تمانية أجر نلهم لكوتاي تمانية لمرحلة دوهمي تمانية كأشنا بالشمس أو قربالغي كالدوري بوا وازي لين أكويتا بير كرنا وتركيز كردن بو التعبير كردن لم تركيزي بو التعبير كردن لم بير كردنواني بو التعبير كردن لم جواني بينيي كبونا وري بيبينه شعر وكو وسيلة ورقري وشعري بيله كانيا وجلنا خيا أتقي شعر أكاتة جوجيك بو أو كانياوي تيا بريبكا باشا استا يعني درنجامي بروسيجي بير كرنوي زور قولة تاوكو توانيتي أو إنتاج بكا بلام أوي أمرو من نازانم يعني حرمتهم هي بو عزيزاني كشعر نسن لي ببرسا شوار شاعري نخوندو بو بشاعر شوار شاعري نخوندو بو بشاعر لكن حرمت ما بو كساني كجدين وبجدي كاركن يعني تو اگر بسيطرين بيشه بتوفير ببي بسيطرين بيشه لم شارع بتوفير ببي بلعيني كما ابي هفتيك مشق بكي تاوكو فيري وبيشه ببي نازانم يعني شاعري ايما ببيخوێندنەوەی شعر ببيخوێندنەوەی نموزە شعر كاني بشاعر من تێناگەم ئەوە چۆنە بێ بەشاعر نووسەری ئێمە بەبێ ئەوەی بخوێنێتەوە ئەبێ بە نووسەر من تێناگەم سیاسی ئێمە بەبێ ئەوەی بخوێنێتەوە ئەبێ بە سیاسی ئەم معجیزەیە لەم منطقا بەتایبەتی لەم کوردستانە هەتا بۆیە لە باست لە نووسینیش کرد مەسعود محەممەد حوت دانە ساڵ ئەچێتە کونجی خانوەکەی خۆیەوە بەس بیرەکاتەوە واز لە هەموو پەیوەندی کۆمەڵایەتی و خۆشگوزەرانیەکانی خۆشیێنێ دوای حوت ساڵ گۆڕانکاری لە بیر و بیرکردنەوەیدا دێتە دەرەوە دەبێ بەو نووسەرەی کە ئەگونجێت تا 100 ساڵی تریش بۆچوون و ئاڕاکانی بە زیندوێتی بمێنەوە نەمرن لەگەڵ حرمەتما مەسەلەن بۆ نمونە ئێستا تۆ سێرچێکی ناو فەیسبوک بکە فەیسبوک وەسیلەیەکە فەیسبوک تاوانبار نییە ینی سوشیال میدیا بەعام تاوانبار نییە چیت بۆ دەرەکەوێ ئەوەت بۆ دەرەکەوێ کە بیرکردنەوەی تیان نییە یعنی من بابەتەکەم دابەزانەوە لە فەیسبوکەکەم وتومە داوام کردو لە هاوڕێکانم بەبێ خوێندنەوە نەلایکم بۆ بکەن نە کۆمنتم بۆ بنووسە وابزانم دوو کەس کۆمنتی نووسی بوو واتە 67 کەسێکیش بەرحاڵ نەچینە بابەتی شتی شخصیەوە خەڵکی ئێمە فەیسبوکیە بەمانە سەطحیەکەی فەیسبوکیە بۆ مانایی کە بیر ناکاتەوە شێریەکە و دایە بەزێنە و خۆشی نازانێت چییە سەیریەکە و لایکەکە و نازانێت چییە فاست فوتیە ئەم ئینسانە سەطحیە فاست فوتیە ناتوانێت دەبیاتی عرفانی ئینتاج بکە بەڵکو بەداخەوە ناتوانێت لێی تێ بکە بەوە نەخەڵەتین لە فەیسبووکە کەسێک لەگەڵ مۆمێک و کتێبەکەی مەولانە مەولانە ڕسمێکی داناوە باشە بەوە نەخەڵەتین کەسێک سەمایەکی لەگەڵ مەولانا داناوە بەوە نەخەڵەتین کەسێک شعرێکی مەحوی داناوە بەوە نەخەڵەتین ئەمانە ناکرێ ئەمانە بەڵگە بن بۆ ئەوەی کە بڵێن بیرکردنەوە و چێژ هەیە بەڵێ ئەزانی چێژەکە لەکوێیە خەڵکێمە بۆچی چێژ لێ دەبێتی عرفانی بینێ خۆی تیابینێتەوە کاتێککە شار عرفانی بینێ ئەحساسەکە وەکو چۆنە چیتە لای پزیشکێک لای دکتۆرێک بە جۆرێک باسی باڵتنی ناخی خۆتت بۆکە هەستەکەی ینی منطقیان تۆ دکتۆری بەڵام هەستەکەی ڕاستەکە دەرگ بەم ڕاستیەکەی باشە ڕێک عارفیش کە شعر ئەڵێ کاتێکی گوێ لە شارەکان هەستەکەی باسی تۆکە ئیتر بۆیە چێژی لێبینی بەڵام چەنە دەرکێکە چەنە توانێت ئەوە مەحاڵە نووسین لەوبارە
کە تەمەناکە من هەڵە بم. تاکی ئێمە لەگەڵەوەش کە یان بوون هەر با بڵین شعر دۆست و شاعری ئێمە لەگەڵەوەش کە ناتوانێت ئینتاجی عیرفانیمان بۆ بەرەمبێنێتەوە تێگەشتنەکەشی هەرە گونجە تێگەشتێکی ڕواڵەتیانە بێت کە وەکو جەناب داماژی پێەکەی بێشک تێگەیشتێکی چی بکرێ مامۆستا ئێمە 100 ساڵە مەحویمان لێ ون بووە 1906 ئەو تۆ بڵێ 114 ساڵە بەڵام چی بکرێ کە گەنجی کورد مامۆسای زانکۆ ئەدەب دۆستانی کورەوانی کە حەزیان لە ئەدەبیاتی عیرفانیە چۆن لە شعری نالی و مەحوی و عاریفەکانی ترمان تێ بگەن خەڵکی ئێمە ئەوەندە تێناگا حرمەتمە با و حکومە مطلقەنەیەم چکەوە ناڕەوایە وانە بڵێن هەمووی تێناگا داوای لە بردنەکەم لە جەناب تو لە بینەرانیش بەڵام هەندێک جار ئەوەندە سەطحی بیرەکەینەوە من چەندین کۆمنتم بینیوە لەسەر مەولانا و شەمز نووسراوە کە ئەمانە حاشە لە ڕووی جەناب تو بینەرانی بەڕێز ئەمانە نێرباز بوون ئەمانە بۆ وەکو عارفێکی گەورە سەیریانەکەن ئەمە بچووکی کەسەکەیە کە بیرەکاتەوە لە ڕاستیا یەکێک لە فەیلسوفەکانەڵە کاتێککە تۆ تەسەورێکت بۆ من هەیە ئەوە من نیم ئەوە تۆ خۆتی لەوێ ئەوە بینیتەوە ئەوە تۆیت ئەو گومانەکەی چکە تۆ ناتوانانی ئەو ئاستە لە بیرکردنەوە تێپەڕێنی چی بکەین هیچ نییە جگە لە بیرکردنەوە من بەداخەوە ئەماڵێم ئێمە هێشتا لە سەرەتاکانی بیرکردنەوانین ئێمە ئەگەر لە سەرەتاکانی بیرکردنەوە بووینایە لە هەموو بوارەکانی ژیانمە ناوای گیرمان نەخوارد ئێمە جیرۆدەی سیستمی سیاسی سەقەتین ئێمە جیرۆدەی حزبایەتی سەقەتین ئێمە جیرۆدەی هەر نیمانە سیستمی سیاسی نیمانە سیستمی ئابووری نیمانە سیستمی ئیداری نیمانە تەسەورێکی دروست بۆ ژیان ئیتر لەکوێ ئێمە تەسەورێکی دروستمان بۆ ئەدەب هەبێ ئەمە بێهیواکردن نییە ئەمە تێگەیشتنە لەوەی ئێمە ئەبێ بیرکردنەوە سەرپێخین ئەبێ بیرکردنەوە سەرپێخین ئەبێ بیرکردنەوە بزانین کێشەی گەورەی ئێمە لە بیرنەکردنەوەیە کێشەی گەورەی ئێمە جارێ ئەمەی کە لە کەلەمانە بیخینە ئیش بیخینە کار دەوروبەرمانی پێ بخوێنینەوە ئەدەبیاتی پێ بخوێنینەوە واقعی پێ بخوێنینەوە خۆمانی پێ بخوێنینەوە وردە هەموو ئەوانە ئینتاجە بێ و ئینسان چۆن لە ڕابردوو ئەوانە ئینتاج کردو عجایب نیە لە ئایندا زۆر لەوە جوانتر ئینتاج بکە زۆر باش مامۆستا عیرفان چ ڕۆڵێکی هەبووە لە بەرەو پێشبردننی ئەدەبیاتی ئێمەدا هەر لە ڕابردوودا و لە ئێستاشدا هەمبیشە کاتێک کە دیدێک گیانبینیەک تێفکرینێک دروستە بێ ئەبێ کەناڵێک دروست کا بۆ تعبیرکردن لەو ئایدیانەی کە هەیەی فەقیهەکان کە ئتر چ لەگەڵ دەسەڵاتە بوون کە زۆربیان لەگەڵ دەسەڵاتە بوون چ لەگەڵ دەسەڵاتانە بوون تێفکرەکانیان تێڕوانینەکانیان لە کتێبە فقیهەکانە بینیوەتەوە ئەهلی علمی کەلام کە بە هەڵە پێیانترە فەیلسوفەکانی ئیسلام ئەهلی علمی کەلام هەموو ئەمانە لە کتێبە کەلامیەکانە هەموو ئەمانە ئینتاجەکانی خۆیانیان ئەوە کردووە سیاسیەکان و هەتاوەکو دوایی عارفەکان تێڕوانینەکانی خۆیان لە شیعرەکانیانە بەرجەستە کردووە ئەمە لە لایەکی ترەوە ئەم تێڕوانینە عیرفانیانە لە ڕاستیە لە غەیری شعر بە شتێکی دەرنابڕێ یعنی بە زمانێکی سادە دەرنابڕێ باشە بە زمانێکی سادە ناتوانانی دەری ببڕی ئەبێ بە زمانی شعر پەنابەریتە بەر زمانی شعر ئاب حیات عشق را در رگ ما روانه کن آینه صبوح را ترجمه شبانه کن ئاوی حیاتی عشق وەرە تەرجەمەیکە ئاوی حیاتی عشق لە ڕەگ و دەمار ئێمە چی تایە خوێنی تایە ئەمە ئینسانێکی عادین خوێنی تایە بەڵام تۆ وەرە چی تێکە ئاوی حیاتی عشقی تێکە ئاب حیات عشق را در رگ ما روانه کن ئاوی حیاتی عشق ڕەوانە بکە لە جەستەمانە ئاینەی سەبوح را تەرجەمەی شەبانە کن بەرەبەیان کازیوەی بەرەبەیان کە ڕووناکێکی زۆر جوان و دڵڕفێن دەرەکەوێ و دەرونی ئینسان سپی و ڕووناکە کاتەوە وەرە ئەم ڕووناکی بەرەبەیانم ببێنرە ناو دڵی تاریکایی شەو بۆم بێنەرە ناو دڵی تاریکایی شەو ئەمە لەکوێ بنووسین تعبیری لێکرێ باشە دیسان هەر لە شعرێکی ترا فکرەکەیەوەیە کاڵێ طبعا ئەو شعرەی پێشوو زۆربەی ناقیدەکانی ئێران ئەڵێن شەفیعی کەتکەنی و کێوکی ئەمانە ئەڵێن ئەم شێرە نابێت تەفسیر و ڕاوە بکرێ چونکە تەفسیری بکەی ناشرینیەکەی ناکرێت تەفسیری بکەی باشە مەسەڵەن وێنەیەکی تری کە هێنێ ئەڵێ گسکی دایە دەستم و پێیوتم بڕۆ تۆز لە دەریا هەستێنە
گسکیدا دەستم وتی بڕۆ تۆز لە دەریاسێنە ئەمە گسکیدا دەستم وتی بڕۆ تۆز لە دەریاسێنە ئەمە تۆ لەکوێ لە نووسینە ئەم جملە مەحاڵە ئەهێنی باشە بجز مارک ئەگی ڕاهی دیگەری بکوه دوست بەلەدی بگو جگە لە مردن ئەگەر ڕێگەیەکی تر شارەزایت بۆ گەیشتن بە معشوق بڵێ من پەلەمە تەحملم نییە تا کاتی مردن ئەگەر ڕێگەیەکی تر و مختصرتر و کورتتر شارەزای پێم بڵێ ئەم تعبیرانە لە زمانی سادا تعبیر ناکرێ ئللا ئەبێ پەنابەریتە بەرچی پەنابەریتە بەر شعر ئێمە دوو نموزەجمان هەیە بۆ باسکردن لە عرفان نموزەجی نەزەری ابن عەرەبیمان هەیە نموزەجی شعری مەولانامان هەیە خەڵک زۆرتر لە کامیان تێگا تا باحثێکی وەکو نەسەر حەمد ئەبو زەید دروست بووە و تەفسیری ئەوەی ابن عەرەبیەکە باشە سەدان و هەزاران خەڵک لە شعرەکانی مەولانە چێژە بینێ و کردێتی بە گۆرانی و کردێتی بە چەندین بەرامی هونەری مەحوی خۆشمان هەر بۆ ئەوە دەفەرمی ئەوە لەیلا بە ڕۆژی حەشرەدا وادەی لقا مەحوی هەتا قامی قیامەت ئاهوا وەیلانەکەم چ بکەم زۆر باشە مامۆستا چ جیاوازیە یا چ پەیوەندیە لە نێوان عیرفان و ئەدەبیاتدا هەیە بۆچی ئێمە هەمیشە زیاتر چەمکەکانی عیرفان لە ئەدەبیاتدا دەبینینەوە هەر ئەو پرسیارەی پێشوو هەرە وەڵامەی پێشوو و شەرحەی پێشوو کافیە بۆ ئەم پرسیاری جەنابیشت بەوەی کە دوای دروستبوونی عیرفان ئێمە شتێکی ترمانە پێوتر ئەدەبیاتی عیرفانی چۆن ینی نازانم مقارنێەوە نمونەیەنانەوە چەنە باشە بەڵام چۆن ئەدەبیاتی سوسیالیستیمان هەیە چۆن ئەدەبیاتی نەتەوەیمان هەیە شتێکیشمانە پێوتر ئەدەبیاتی عیرفانی ئەدەبیاتی عیرفانی ئینتاجی بەرهەمی بیرکردنەوەی عیرفانیە جیهانبینی عیرفانیە لای ئێمە مۆدێلە قوڵەکەی کە لە ڕێگەی مەولانای نەقشبەندیەوە دێتە کوردستان باشە ئەو شێخانی تەوێڵە بیارە بێ چ شاعرانی تر بێ کە لەژێر کاریگەری ئەوە یعنی ئەم هێزە ئەم وزەیە کانیاوێکە تەقێنێ کە بەس ئەم تەسەورە بکەین ئەگەر مەولانا و تابعەکانی دەربێنی لەناو ئەدەبیاتی کوردیمانە چیمان بۆ ئەمێنێتەوە بەس ئەوە کافیە بەوەی ئەمەوە بکەین بەڵێ واتە مەحوی و مەولەوی و نالی کە سەر بە تەریقەتی نەقشبەندی بوو واتە ئێمە هیچمان بۆ ینی با نەڵێن مەسەن کەسێک وەکو مەولەوی زۆر خۆشەویستیە بۆ شێخانی نەقشبەندی بەڵام بۆ معنایە ناکە یعنی چوزانم ینی کۆیلەیەکیان بۆ جۆرانە خێر ینی مەولەوی زاتێکی سربەخۆی خۆیەتی و کەسایەتێکی سربەخۆی خۆیەتی و بێسارانی مەسەلەن بێسارانی لە بێسارانە کە شعری وتووە لای شێخانی تەوێڵە بیارە شکاتیان لێ کردەوە وتیان ئەمە شعر بەسەر ئافرەتە ئاڵێ ئەمە خەریکی عشق بازیە هەتا وەفایی هەر ئەوە ئەڵێ لە سەفەری حەجا بە پیرەمێر دەڵێ خەڵکی مکریان ئەڵێن هەموو شارەکان بۆ خەت و خاڵ و زڵفی کچان بووە ئەڵێ بەڵام من هەمویانم بۆ عشق و خۆشەویستی پێغەمبەر وتون و ئەگەر ڕاستیش بڵێ ئەم جارە لای خۆی دەمێنمەوە و ناگەڕێمەوە بۆ مکریان تەبان پیرەمێردیژە فەرمێن کە هەر لە بناری کێوی وحودا وەفایی کۆچی دوایی کرد و زانیم کە قسەکەی خۆی ڕاستەکە لێ هەموو شارەکانم بۆ پێغەمبەری خواوتون صلی الله ئەو جەدەلە لەناو خەڵکی سادا دروسە بێ ینی چووکە ئایدۆلۆژی بیرەکاتەوە ئەوێ بڵێ ئاتێ وەرە بزانم تۆ شعرە بۆ ئافرەت یا بۆ خواوتە لەناو عارفەکانە ئەم کێشەیە نییە لەناو عارفەکانە ئەوان ناوێنن عشقی مەجازی و عشقی حەقیقی عشقی مەجازی واتە عشق بۆ جنسی بەرامبەر بۆ ئیتر پیاوەیە ئافرەتە بۆ کەسی بەرامبەر عشقی حەقیقی واتە عشق بۆ خوا عارفەکان نەک تەزاروبێکیان نەک تەزادێکیان دژبوونێکیان لەمانە بینیوەتەوە بەڵکو عشقی مەجازیان بە هەنگاوی یەکەم زانیوە بە پرۆڤە زانیوە بە مەشقکردن زانیوە بۆ چوونە ناو عالمی عشقی دووەم کە عشقی حەقیقیە ئەمە ئەم دووشتیان دژبەیەک نەزانیوە هەتا مامۆستا کە سەیری شعرەکانی مەحویژەکەی نازانی ئەمە بۆ عشقی حەقیقی وترایە بۆ مەجازی هەر سەیری شعرەکەشی کە بۆ مەولانە خالیدی نووسیوە خەیاڵی زولفی دەرناچێ لە دڵ تا دەرنەچێ ڕۆحم سپێراوە خەزێنەی بەختیەم بە ینی کە سەیریەکەی ڕێکوتومی دەڵێ بۆ ئافرەت نووسراوە مشکلەی ئینسانی معاصر مشکلەی ئینسانی مۆدێرنی ئەم سەردەمە ئەوەیە کە لە ڕوانگەی فیلمەکانی هۆلیود و بۆلیودەوە I love you بینیوە I love you ینی لە ڕوانگەی I love you ئەوێ تێبگات لە عشقی عرفانی
ئێوێ ینی مستحیلە تۆ لە ئایلاوی هۆلیود و بۆلیودەوە بێت بتەوێت تەسەورێکی دروست بۆ عشقی مەجازی لە ناو سیاقی عرفانە بۆ دروست بێ و چەمکی خۆیەتی تێگەیشتنی خۆیەتی بابەتی خۆیەتی ینی ئەمانە نمونانێکی زۆر گەورن لە تێگەیشتنی ئەوێت تێگەیشتن چەندین قاموسی گەورە دانراوە بۆ ئەوەی ئەو کەسەی کە لەم سەردەما یاخود نەک سەردەمی ئێمە چەند سەد ساڵە پێشێستا کە ئەوێت تێبگا ئەو قاموسانە هەموو جۆرەك لە ستانداردە پێتەڵێ ئەوە بەومانایە ئەو بەومانایە کە بیریشمان نەچێت عارفەکان کە بەم جۆرە دژایەتی کراون تەبەنەوە برتلیس ڕۆژهەڵەت ناسێکە لە شەستەکانە کتێبێکی زۆر جوانی نووسیوە لەسەر ئەو تەتەورەی کە لە ئەدەبیاتی عیرفانیایە تەبەن عارفەکان بەو جۆرەی کە دژایەتی کراون سەرەتا خەریکی زیکرکردن بوون لەگەڵ زیکرکردنە ئالەتی مۆسیقیشان لەگەڵ یاداهێناوە اینجا فێربوون ئەبێ کەلیماتی مۆسیقادار واتە وەزن و قافیەدار بۆیە شعر و مۆسیقا چوەتە خزمەتی مەجالیسی زیکری ئەوانەوە باشە دواتر لە دوای بەتایبەتی حەلاج و کوشتنی حەلاجەوە بەو جۆرەی کە فاجع عبارەیکە هەیە ئەمانتر پەنابەنە بەڕەمز ینی مەبەستەکانی خۆیان بەخۆیان دەڕن ینی ئێستا ئەمڕۆ کێ ماڵێن عشقی خوایی لەو سەردەما ئەمە کوفرێکی زۆر گەورە بوو یان چی عشقی خوایی شتیوامان نییە یعنی ئەوە خەڵکیانە سەر کوشتۆ لەسەر کەلیماتی عشقی خوایی کاتێکا لە قورئانیشا گونجێ نیمانە لە قورئانە بەڵێ ئەشەد حوبا لله هەیە حوبمان هەیە لە قورئانە ئونسمان هەیە بەڵام وشەیەکمان بە ناوی عشقەوە نییە ئەمە بەو مانایە نییە چونکە قورئان لەگەڵ خەڵکی عامە تەعاملەکە قورئان لەگەڵ خەڵکی نۆرماڵە تەعاملەکە لەگەڵ عامە تەعاملەکە عشق پلەیەکی بەرزە بۆیە ئینسان مکەلەف نییە بەوەی بەم پلە بگات مکەلەف نییە باوە بڵێم مکەلەف نییە بۆی بەم پلە بگا وە لەم پلەیە تێ بگا چونکە ئەو ئەوێت لە ئاستە نۆرماڵێکی خۆیان تەعامل بکە قورئانیش لەگەڵ حاڵەتە نۆرماڵانە تەعامل دەکات مامۆستا کەسایەتێکی ناسیۆنالیستی کوردی من حەز ناکەم ناوەکەی بەرم دەیگوت هیچ ڕەبت و پەیوەندیەک لە نێوان عیرفانی ئیسلامی و عیرفانی کوردیانی ئەیگوت کورد خۆی دامەزرێنەر و بەرەمێنەری عیرفانی خۆی بووە و سەرچاوەکەشی هەر لە تەکیە و خانەقاکانی کوردستانەوە پێم خۆشە لەبارەی ئەم قسەیەوە زیاتر بزانم ئایا عیرفانی کوردی هەر بەرهەم هاتوو بەرهەمێنەرەکەی کۆمەڵگەی کوردی و زانایان و عاریفەکان خۆیان بووە وە چ ڕەبت و زەبتەیان چ پەیوەندیەک لە نێوان عیرفانی ئیسلامی و عیرفانی کوردیە هەیە حتا ئەو پێوا بوو کە شتێکیش نییە بە ناوی عیرفانی ئیسلامیەوە بەڵام ئێمە خاتریان نەگرین کە دەڵێن عیرفانی ئیسلامی بەڵێ خاتری خۆش بێ لە ڕاستیە ئەو کێشە نەفسیە تەنیا لای کەسی نەتەوەیی ئەم ناوچەیە نییە لای کەسی دیندار هەیە لای کەسی نەتەوەیی هەیە ئینسانی مۆدرنی دیندار جۆرێک لە شعوری دژ بەویتری هەیە بۆیە هەمیشە کە باز لە فیزیای با بڵێن عالمێکی ئەمریکی ئینتاجی کردو ئەمیژەڵێ لە مقابلا منش فیزیام هەیە باسی کیمیا ئەڵێ منیش هەمە مەسەلەن با ئەوەی کە مەسەلەن کونە ڕەشەکان کەشفەکرێ ثقب السەودا ئەمریکا مەسەلەن ناسا 200 ملیۆن دۆلاری بۆ دابینەکە دوایی ئینسانێکی مسلمان لەو حاڵەتە نەفسی خۆیە وەڵی جاوەچی خۆم قورانی من 1400 ساڵ لەمەوە پێش وتوێتی وەسەمائی وەطارق مەسەلەن ئەمە حاڵەتێکی دەرونیە ئەمە حاڵەتێکی دەرونیە و خراپە و نابێ ئینسانێک کە باوەڕی بەخوایەگەی کە ڕەب العالەمینە ڕەب الناسە بەو جۆرە بیر بکاتەوە ئەوە جگەلەوەی ئەمە وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم لەو منطەلەقەوە عیبەیە کەسێک کە ئەم هەموو مەصروفاتە بکە کەسێک کە ئەم هەموو جوهدە بکە ئینتاجە بکە بۆ بەشەریەت و تۆ بەو جۆرە تەعاملی لەگەڵا بکەی بەلایانی کەمەوە ئەخلاقی نییە بەلایانی کەمەوە ئەم حاڵەتە بەداخەوە وەکوتم تەنیا لای نەتەوەی نییە تەنیا لای کەسانی تر نەخێر هەندێک علوم و معریفە هەیە ناتوانی تۆ شۆناسی ئەمە بەشە کوردیەکەی و ئەمە بەشە عەرەبیەکەی و ئەمە هین نییە ئەمە برنجی کوردی نییە بڵێ ئەمە کوردیە و ئەویترەوەی نەخێر ئەمە نییە یعنی فیزیای بەشەریەتە یعنی ئێستا زانایەک بچێتە هارڤارد بخوێنێ ناڵێ من فیزیای ئەمریکی خوێنم فیزیای فەڕەنسیە خوێنم باشە قۆناغ لە ینی ئەو قۆناغی کە فیزیا پێگەیشتە و لەوێ ئەی خوێنێ کێ گەیانوێتێ ئێرە مشکلەی نییە
باشە بۆچی وایە لەبەرەوەی ئینتاجی بەشەریەتە عیرفان بیرکردنەوەی بەشەریەتە بەشەریەتە باشە هەموو عارفەکانی دنیا بە مروری تاریخ و زەمن بەشدارن لەمە لە بودایەکەوە بیگرا تاوەکو عرفانێکی عارفێکی مەسیحی بیگرە تاوەکو عارفێکی جوو بیگرە کاتێک ئێمە ئەڵێن ئەوە عارفەکەیە جووە گنە عیرفان هەر عیرفانە ئەوە عارف مەحمەحوی ئەوە وەک عارفێک کووردە ئەگنە عیرفانەکەی عیرفانە باشە ئەوە تێنەگەیشتنێکی سەرەتاییە تێنەگەیشتن لە ئەبجەدیاتی عیرفان ئەوە بەحسابی خۆی ناسیۆنالیست بوونمان پێفرۆشێتەوە باشە کەمە ینی پێشتریش ڕەخنەگرمان هەبووە لە سەرەتای سەدەی بیستا نووسینی هەیە کە کورد ئەڵێ هەر ئەدەبیاتی نییە ئێستش ئەبیستین بۆ ئەدەبیاتی نییەوە تا کاکە هەمووی تەقلیدی شارەکانی حافظ و سعدی و نازانم کێ کاکە ئەدەبیات ئینتاجی بیرکردنەوەی بەشەریەتە ینی بەم جۆرە ئەدەبیاتی بەشەری تێک چڕژاوە لە ناو یەکتریە هەمووی ئیزافاتە ئینسانە گەورەکان دێن ئیزافە ئەکەن بۆ ئەوانەی پێش خۆیان هیچ کاتێک نایەت عەلەمەگەڵ کە بڵێ وەڵامە حەستە کوردیەکەی منە ئەمە شتی وانە نامەنتقیە نالۆژیکیە و جۆرێکە لە نەخۆشی دەرونی ئیتر وەک دیندارێک بیکات وەک نەتەوەیەک بیکات وەک شەرق و غەربیەک بیکات وەک خاوەن ئایدۆلۆژیایەک بیکات هەڵێ زۆر باشە مامۆستا لەوە چێ خەڵکێک پێی وایە بەرخورد لەگەڵ عیرفانە یان بە عاریف بوون بریتە لەوەی کە جۆرە لە جۆرەکان خۆت تەرکی دنیا بکەی بچیتە خەڵوەتێکەوە ڕیشێکت هەبێ ئەمامەیەک ببەستی خۆت بە فەقیر و زاهیدانە پیشان بدەیت تاکی ئەم سەردەمە لە نێو خۆشگوزەرانیەکانە لە نێو ئێکسسوارات و جوانی و کەمالیاتەکانە لە نێو ئەم هەموو ڕواڵەتگەرای مۆدێلگەراییە دەتوانێت بۆ نمونە عاریف بێ و عاریفانە بژی ئەمە دەکەمە کۆتا پرسیاری بەرنامە دەرەنجامی تێنەگەیشتنی ئێمە بۆ عیرفان چکە بیرکردنەوەیە عیرفان خۆی وتمان بیرکردنەوەیە ئینسان زۆر ڕقی لە بیرکردنەوەیە زۆر بۆیە لە قورئانیشە بۆنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سەعاتە بیرکردنەوە بەقەد 2 مانگ عیبادەت و پەرستش خێری زۆرە ئەنیشتاین ئەڵێ ئینسان لە هیچ شتێک بەقەدەر بیرکردنەوە ترسی نییە ئینسان زۆرە ترسێ دیکارت قسەیەکی زۆر جوانی ئەڵێ ئینسانەکان لە هیچ بەشێکی خۆیان ڕازی نین لە ڕسقیان لە جوانیان لە باڵایان بەڵام هەمویان ڕازین لە عەقڵیان باشە هیچ کەس نابینی لە دنیا بڵێ بەشی من لە عەقڵ کەمە چونکە هەمووی خۆی بە کامڵ ئەزانێت لە عەقڵا بۆیە بگەڕێمە بۆ ئەسڵی پرسیارەکەی جەنابێ کە بریتی بوو لەوەی کە ئینسان بەم ئەکسسواراتەی ئێستاوە ئەکرێ واتێگەشتم لە پرسیارەکە عارفانە بژی عارفانە بژی عارفانە نەک زاهیدانە نییە بەڵکو بڕۆ شاری عارفەکان بخێنەرەوە دژی زوهدە یعنی بێسارانی نزیکەی 4 تا 5 لە شعرەکانی دژی ئیمانداری زاهیدە بە ڕیاکار ناوێبە مەولانە شعری هەیە هەر بە ناوی زاهیدەوە هەمووی تانەدانە لە زاهید باشە ئەسڵەن مەولەوی خۆمان شعرێکی هەیە باسی ڕەمەزانەکە ئێستا من لە مانگی ڕەمەزانە باسی ڕەمەزانەکە ئەڵێ چی قسە لەگەڵ خەڵکە شەراب خۆرەکەڵە ئەڵێ ئەی معناکە ئێمەیە ئەی ئەو خەڵکی کە خەریکی شەراب خواردنن ئەوە ڕەمەزان هاو ئەزانم ئیتر مزگەوتەکان پڕبێت لە گرمەگرمی نرکەوناڵی خەڵکی ڕیاکار باشە ئێوەش ناچار بوون گۆزەی شەرابەکانتان بشارنەوە و هەڵی گرنوبی خەن ئەولا خەمتان نەبێ بەم زوێ ڕەمەزان تەواوە بێ دەست پێەکەینەوە ئێمەش دەست پێەکەینەوە معناوانێ مەولەوی شەرابی خواردەوە و گۆزەی شەرابی ناوە بەسەریەوە مەولەوی دژی دینێکی ڕیاکارانەیە دژی دینێکی ئەوان فەریبانەیە ئەو پۆپۆلیستیەی کە ئەمڕۆ زۆرێک لە سیاسیەکانی ئێمە ئەیکەن بەداخەوە کاتی خۆی فۆرمی پۆپۆلیست بوون خەڵک خەڵەتاندن بریتی بووە لە فۆرمی زاهیدانە و ڕیاکارانەی دینداری کە ئەمڕۆژ ئێستا بەردەوامە ینی بە فۆرمی جیاجیا بەردەوامە شاعر عارفەکان شعرەکانیان پڕە لەم شعرانەی کە دژی عوزری گوناهکاران لە سەد زکری ڕیا حەمدیڵێ بەزمی لە ڕەتفعلی ئەم دیندارە ڕیاکارانەیە بە ناوی زاهد بوونەوە دوو تەیار زۆر ترسناک دروست بوون بریتە لە قەلەندەریە و مەلامەتیە لە ناو تاریخی ئیسلامیە
کاتیەوە نێ باسیەوە بکەین دوو تەیار لە ڕەتفعلی دینداری ڕیاکارانە بۆیە ئەوە زۆر هەڵەت تێگەیشتنە ئێمە وا بزانین عارف بوون بریتە لەو ملارکردنەوەی و زاید بوون و کۆمەڵک سەر و سیما و نازانم ئەم بابەتانە ئەوە بە دوورە لەوە و مەولانە هیچی نەکردووە جگەلەوەی کە زاهری بەجێشت بێ و بەرە و ناخ و کرۆک ڕۆشت بێ ئینسانێک کە احتمام بە زاهر بدان ناتوانێت هەموو ئینتاجە جوانە بکات هەتاڵێ عمەری کوڕی خەتا پیاوێکە بینیەوە بە کزۆڵی نوێژەکە قەمچیەکی لێداڵێ دینەکەمان زەلیل مەکە خوا زەلیل بکە. نمونە زۆرە لەسەرەوە دەرەنجامی تێنەگەیشتنمان جارێکی تر حرمەتم هەیە بۆ بەرنمەکەی جەنابت و بۆم بەرنامە جوانە لەگەڵ ئەو ئازیزانەی کە لە کەناڵەکانی ترا محاولەکەن کۆمەڵک بەرنمەیان هەبێ لەسەر عیرفان کە حرمەتەن بۆ ئەو ئازیزانەی کە ئەو بەرنمەیە ئەکەن خۆشمەوێن وەزانم چەنە دڵسۆزم لەو بەرنمانیانە ئەگەنە ناوێکە بوو ئەموت بەڵام لە ڕاستیە ئەمە هیچ نییە جگە لە کۆمەڵک و بەرنمانی ترێکێک کە کابرا بە سایزەرێکەوە دێ و کۆمەڵێکی دانیشتن و نازانم هەر چۆرێک لە مەجلیس گەرمکردن و اینم مەکانی مستەڵحەکە بڵێم ئەدەبەن بۆ ئازیزانەی کە ئەو بەرنامانە تەقدیمەکەن عرفان بریتە لە بیرکردنەوە بیرکردنەوەی تایە عرفانە تایە نییە هەر ناوێکی تر لە خۆیانە عرفان نییە. ڕێز مامۆستا لۆن قادر سپۆڕی باریەدە سپاس بە بەڕێستان مادوم کردی بۆ مێدیەوەی انشاءالله وڵەیەکمان خستبێتە سەر خەرمانی بیرکردنەوە و تێگەشتن و عیرفان لە کوردستان زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئامادەبوونیشت سپاس بۆ عزیزانی بینانی بەرنامە سپاسان زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان تا بەیگەشتنەوەی تووری لە ئەڵقەیەکی تری بەرنامەی خەڵوەت بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ